ئەمە کارگەی دروستکردنی دەست و پێی پلاستیکە بۆ کەم ئەندامان بە هاوکاری ڕێکخراوی خاچی سووری نێودوڵەتی لە شاری مۆسڵ کرایەوە. لە پارێزگای نینەوە بەهۆی ڕووداوی جۆراوجۆر و کردەوە تیرۆریستەکان لە چەند ساڵی ڕابردوو ژمارەی کەم ئەندامان بە ڕێژەیەکی زۆر جیاواز لەگەڵ پارێزگایەکانی تر بەرز بۆتەوە. لەو پارێزگایە زیاد لە 4,000 کەم ئەندام هەیە کە دەست و پێیەکانیان لەدەست داوە. لەو ژمارەیە 2800 کەم ئەندام ناوەکانی خۆیان لە بەڕێوەبەرایەتی تەندروستی نینەوە تۆمار کردووە پێویستیان بە دەست و پێی پلاستیکە. These are people who previously had to travel outside of Nainawa long distances. لەمە دووە کەم ئەندامانی ئەو پارێزگایە پێویست ناکات سەردانی پارێزگایەکانی تر بکەن بۆ بەدەستێنانی دەستوپێی پلاستیکی. ئەو کارگەیەمان بە هاوکاری بەڕێوەبەرایەتی تەندروستی نیناوە داناوە بەبێ بەرامبەر دەستوپێی دەستکرد بۆ کەم ئەندامان دروست دەکەین. دەتوانین ڕۆژانە دەستوپێی دەستکرد بۆ 6 تا 7 کەم ئەندام دروست بکەین. بەردەوامیش دەبین لە هاوکاریکردنی کەم ئەندامانی ئەو پارێزگایە. بەهۆی گرانی نرخی دەست و پێی پلاستیک لە نەخۆشخانە تایبەتەکان بەشێکی زۆری کەم ئەندامانی پارێزگای نینەوە تاوەکو ئێستا نەیانتوانیوە ئەو دەست و پێ دەستکردانە بەدەست بێنن. يصنع المعوق مجانا بينما في غير دول لێرە بەبێ بەرامبەر ئەمانە بۆ کەم ئەندامان دروست دەکەین. ئەمە ئەگەر لە شوێنێکی تر یاخود نەخۆشخانەیەکی تایبەت بێت 5 بۆ 6,000 دۆلار نرخەکەیەتی. ئێمە لێرە ناوی 2800 کەم ئەندامان تۆمار کردووە. دەست و پێی دەستکردیان بۆ دروست دەکەین بەبێ بەرامبەر. سەدان هەشتای ئەو هاوڵاتیانەی لە پارێزگای نینەوە کەم ئەندام بوونە یاخۆت بەشێکی جەستەیان لەدەست داوە بەهۆی تەقینەوەی ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرا و مینی چێنرا و کردەوە تیرۆریستەکان بووە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی ڕێژەی کەم ئەندامان لە پارێزگای نینەوە بەراورد لەگە پارێزگایەکانی تر زۆر زیاتر بێت. راجع من الشغل طقت مفخخة. لەسەر کار دەگەڕامەوە لە ڕێگا ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراو لە نزیکە منتەقیەوە. هەردوو پێیەکانم لەدەستدا. ئەمە ماوەی 5 ساڵە لەسەر جێگا کەوتوم. لە توانامدا نەبوو بەو بڕەپارەی کە داوایان دەکرد پێیەکی دەستکرد بۆ خۆم بکڕم. سوپاسی ئەم ڕێکخراوە دەکەین هاوکاریان کردین و ئەو پێی دەستکردانەیان بۆ دروست کردین. کردنەوەی کارگەی دروستکردنی دەست و پێی دەستکرد بەبێ بەرامبەر لە نینەوە بۆ ئەو کەسانەی ئەندامێکی جەستەیان لەدەستداوە هیوای بۆ 2800 کەم ئەندامی ئەو پارێزگایە گەڕاندەوە. گەیلان بۆتانی کورسات نیوز مۆسڵ.